لەوێ لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنان و قەڵغانی ڕێزلێنان بەخشرایە هونەرمەندی شانۆکار سیروان بێلانە. ئەگەر ڕێز لە حکایەتخوانێکی ئەم شارە بکەین پێش بێ هەموو کۆمەلگا دەیبینێ و هەشتێکی جوانش بێ هەموو کۆمەلگا دەیبینێ. دەستخۆشی لە هونەرمەندانەکەم بەڕاستی دەستخۆشی دەستەمتەری ڕۆشنبیری کەرکووکشەکەم. ئەم مەراسیمە جوانیان ڕێخستم من بە ئومێدەم هونەرمەندان کەسیان لەبیر نەکەین ئەوەنەی پێمانەکرێ مەراسیمی جوانیان بۆ بکەین بە کەڵکیان بین بە تەنجیانەوە بین. دیارە کاک سیروان لە تەمەنی خۆیە زۆر خزمەتی هونەری کوردی کردووە بە تایبەت لە شاری کەرکووکە. من بە شاری ڕۆشنایی پێناسم چونکە ڕۆشنایی سەرچاوەی هەزاران ساڵی ئەمشا خەڵک براوەی گەورە خەڵکی کوردستان. سندیکای هونەرمەندانی کوردستان هاوڕێ لەگەڵ دکتۆر هاوڕێ زەنگەنە پێمان خۆش بوو ئەم میوارە کۆڕە بۆ هونەرمەندی بەتوانای شاری کەرکووک سیروان بێلانە ساز بکەین کە هەمووان ڕەنگە زۆر بەمان بزانین سیروان بێلانە ماوەی 35 ساڵێکە بێ خزمەتی زۆری کردوە بە هونەر بەگشتی و تایبەتی شانۆ کەسێکە زۆر هەوڵ و ماندووبوونی هەبووە لەم شارە بۆ خزمەتکردنی هونەر بۆیە ئێمەش پێمان باش وەکو سندیکا وەکو وەفایەک وەکو سۆزێک بۆ ئەو ئەزمموی ئەو هونەرمەندە یاوارە کۆڕی بۆ سازکەین و قەڵغانێکی ڕزنانی پێبەخشین. ناسکاری ئێوە زیاتر هەمەدا ئەمرم وەخۆم دیارە جێ خۆیەتی سوپاسی سندیکای هونەرمەندانی کوردستان و دکتۆر هاوڕێ بکەم کە ئەمڕۆ من کەوتمە یادیان و ئاوردانەوەیەک ڕێزلێنانێک لە مێژووی هونەرم ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە بە تایبەتی بۆ من لە کاتێکی ئاوا ناسکە یعنی زۆرم پێویستی بۆ لە ڕووی معنەویەوە کە ئاورم لێ بدرێتەوە چکە بەڕاستی دوای دابڕانێک دوای حاڵەتێکی تەندروستی کە تووشم بوو ئەمە بۆ من لە ڕووی معنەویە زۆر پێویست بوو بۆیە لێرەوە دووبارە سوپاسیانەکەم و دەستیان خۆش بێت.